و سەرەتاشیانی ئەمەوێت سوپاسێکی خوای گەورە بکەم ئەلحەمدوللا بە پشتیوانی خوای گەورە فەزلی خواگیانە بەم ڕۆژە گەشتوم و ئەمەوێت سوپاسێکی دایکم و باوک بکەم بە تایبەتی دایکم ئەم 4 ساڵە زۆر هیلاک بوو هەر 4 ساڵ نا بە درێژایی ساڵانێکی زۆر هەوڵی لەگەڵیاوم تا بەم ڕۆژە گەشتوم سوپاسی هەمویانەکەم خێزانەکەم بەشە تەواو کردووە من بەشی ئەندازیاری شارستانیم تەواو کردووە زۆر باشە چۆن هەوڵی لەو بەشەیە خزمەت بە کۆمەلگا بکەیت ئیشەڵڵا بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە ئەمڕۆ شەهادەکەمان وەرگرت هەوڵێم لە بوارەکەی خۆما لە ئەندازیاری شارستانیا خزمەت بە گەلی کورد و کوردستان بکەم پەیامێکە بۆ گەنجان هەیە بۆی کە بە خەونەکانیان بگەن و بەردەوام بن لە هەوڵدان داوام لە گەنجان ئەوەیە بەردەوام بن خۆراگر بن پشوو درێژ بن و تێبکۆشن بۆی بە خەونەکانیان بگەن هەر ئاستەنگەی هاتە پێشیان پشوو درێژ بن خۆراگر بن ئەتوانن بیبڕن